لا سەرەتای سەرهەڵدانی قەیرانە سیاسەکانی هەرێمی کوردستان تا گەیشتن با خۆناغی پەخستنی پەرلەمانی کوردستان بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی لە یەکڕێزی و کاراکردنەوەی دامەزراوە شەرعیەکان کردوتەوە لا پێناو دەربازبوون لەو دۆخە چەقبەستووە و خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئێستادا کە پرسی ئەنجامدانی ڕێفراندۆم لە ئارادایە بەردەوام یەکێتی تاکیدی لە کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان کردوتەوە لا پێناو دروستکردنی کۆدەنگێکی زیاتری نیشتیمانی بۆ ئەو پرسا لەو چوارچێوێدا ئاسۆ مامن لێپرسیاوی مەڵبەندی ڕێخستنی کەرکووک ڕای دەگەێنێت یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر پشتیوانیکردن لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم بەمەرجێک پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و ناوچە دابڕاوەکان بگرێتەوە دەژڵێت ڕێفراندۆم مڵکی هیچ لایەنێک نییە بەڵکو و پرسێکی چارەنووسساز و یەکێتی لە هەمووان زیاتر لە خەمی سربەخۆیی کوردستاندایە لابارەی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان شێرکۆ میروەیس لێپرسیاوی مەڵبەندی ڕێخستنی خانەقین یەکێتی ڕایگەیاندووە مەرجی سەرکەوتنی ڕێفراندۆم پەیوەستە با یەکڕێزی نێوماڵی کورد بۆیە دەبێت وەک پرسێکی نیشتیمانی سەیری ڕێفراندۆم بکرێت لەبارەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و کاردانەوەی وڵاتان بەرامبەر بە پرسی ڕێفراندۆم لە میانی دیدارێکدا سعدی ئەحمەد پیرە لێپرسیاوی مەکتەبی پەیوەندی گشتەکانی یەکێتی لەگەڵ محەممەد عاکیف کونسوڵی گشتی تورکیا لە هەرێمی کوردستان ڕایگەیان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە بەرەی گفتوگۆی سیاسیانە و ئاشتیانەی بەردەوامدایە بۆ چارەسەری کێشە و ململانەکان لەو ڕوانگەشەوە دوایین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانی سەبارەت بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و عراق و ناوچەکە و مەسەلەی ڕێفراندۆم وەڵبژاردنەکانی داهاتوو بۆ کونسوڵی گشتی و دیبلۆماتکارانی تورکیا لە هەرێمی کوردستان ڕوون کردەوە بەردەوام لێرە و لەوێ کادرانی یەکێتی تاکی لە پشتیوانی دوابڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەکەنەوە لەو چوارچێوێشدا لە کۆبوونەوەیەکدا ئەندامانی مەکتەبی ڕێخستنی یەکێتی با تێکڕا تاکیدیان لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کردەوە لەبارەی پرسی ڕێفراندۆمەوە